سڵاو ئایا پرسەدانان پرسێکی دینیە یا کۆمەڵایەتیە؟ ئایا لێکەوتە کۆمەڵایەتی و ئابووری و ئاینیەکانی زۆر زیان بەخشتر نین وەک لە سوودەکانی؟ ئەی دەوری مامۆستایانی ئاینی چی دەبێت لە سنووردارکردنی ئەم دیاردەیەدا؟ بینەرمان. پرسە دیاردەیەکی کۆمەڵایەتیە بۆ کەمکردنەوەی ئازار و ژانی لە دەستدانی خۆشەویستان کە لە ڕێگەی تێکەڵکردنی دابوونەریتی کۆمەلگا و سووتە ئاینیەکان ئەنجام دەدرێت. کەواتە ئامانجیدانانی پرسە سوکردنی باری گرانی لە دەستدانی کەسە نزیکەکان و پەیوەندی دروستکردنە لە نێوان ژیان و مردندا. تۆخکردنەوەی ئەو وێنەیە کە هەموو مرۆڤێک خاڵی کۆتاییەکەی مردنە و هەر بۆیە پێویستە ژیانی خۆی لەسەر بنەمای چاکەخوازی و هاوکاری و خۆشەویستی لە ژیانداڕێک بخات. بەڵام کاتێک پرسە لەم پەیامە دەردەچێت و تێکەڵ دەکرێت بە کۆمەڵێک بارگرانی ئابووری و کۆمەڵایەتی و وا لە خاوەن پرسە دەکات بکەوێتە ژێرباری قەرز و ناڕەحەتی، پێویست ناکات جارێکتر ئەم مەراسیمە ڕێک بخرێتەوە و پرسە نەبێتە شوێنی نمایشی دەوڵەمەندی و هەژاری. پرسەدانان لە کۆمەڵگەی کوردەواریدا هەر لە کۆنەوە بۆ دڵنەوایی خاوەن تەعزیە و خاوەن مردوو بووە. ئەمە لە کۆمەڵگەیەکی سادەی داخراودا شتێکی ئاساییە، بەڵام کاتێک کۆمەڵگە دەبێتە کۆمەڵگەیەکی تێکچڕژا و ئاڵۆز، پرسەش کە بەو شێوەی خۆی دەمێنێتەوە دەبێتە بارگرانی چ بەسەر خاوەن تەعزیە چ بەسەر ئەوانەی کە ئەیانەوێت سەردانی خاوەن تەعزیە بکەن. لەم نێوانەدا مامۆستایانی ئاینی هەمیشە جەختیان لەسەر ئەوە کردوتەوە کە پرسەدانان هیچ ڕەهەندێکی ئاینی نییە. دوای بڵاوبوونەوەی پەتای کۆرۆنا دەرکەوت کە پرسەدانان یەکێکە لە سەرچاوە گرنگەکانی بڵاوبوونەوەی ئەم پەتایە و هەر نەخۆشیێکی تریش کە لە ئایندەدا دروست دەبێت. بۆیە لە ئێستادا چ مامۆستایانی ئاینی و چ کۆمەڵگەی کوردەواری بەگشتی گەیشتونەتە ئەو بڕوایی کە پرسەدانان ئەوەندەی زیانی هەیە هەرگیز ئەوەندە سوودی نەبووە. بۆیە گرنگە هەموو لاەنە پەیوەندیدارەکان چ مامۆستایانی ئاینی چ کار بەدەستانی حکوومەت چ ڕاگەاندنەکان زۆر بەخەستی ئیش لەسەر ئەم بابەتە بکەن تاکو و تەعزیە و تەعزیەدانان سنووردار دەکەن بە شێوەیەک کە زیانی نەبێ بۆ کۆمەلگا و بۆ تەندروستی کۆمەلگە بەگشتی. ئایا دانانی پرسە بۆ دڵنەواییە؟ پرسە نەریتێکی کۆمەڵایەتی ئاینیە بۆ فرامۆشکردنی ئازاری مردن، بەڵام ئایا بەو شێوازەی ئێستا دەکرێت زیانی زۆرتریان سوود تا چەند لەگەڵ بنەماکانی شەریعەتی ئیسلامدا گونجاوە؟ چۆن ڕایەڵەی بەزەی و دڵنەوایی کۆمەڵایەتی بپارێزین؟ پرسیاری سەرەکی ئەوەیە بە پێی شەریعەتی ئیسلام کە بنەمای دانانی پرسێ لە کۆمەلگای کوردیدا ئەم جۆرە لە ڕێکخستنی تازیە تا چەند یارمەتی خاوەن پرسە دەدات هەز بە دڵنەوایی و ئارامی ڕۆح بکات و ئەو بۆشایی مەرگی ئازیزان دروستیان کردووە پڕ ببێتەوە. ئاینی ئیسلام چۆن سەیری ئەم دیاردە کۆمەڵایەتیە دەکات؟ وەک بیستمان مامۆستایانێکی زۆر وەک ئەوترێ سەدان مامۆستا داوای ئەوان کردووە کە پرسە یاخود تەعزیە و تەعزیەخانە و دانیشتنی ماڵ و دانیشتنی مزگەوت لە دوای کۆرۆناش نەمێنێ. ئەم فکرەیە بەگشتی لە چوو بۆتان هات بۆ؟ ئەو فکرەیە مامۆستا سۆران خەڵکەشی زۆر پەیوەندی بە مامۆستایان دەکەن، یعنی بێزارن لە تەعزیە، لە تەکالیفی تەعزیە، لە مەراسیمی تەعزیە، بارقورسی تەعزیە، لەبەرەوەی هەردە لە مامۆستا هەتا لە خوتبەکان باسکەن، لە مینبەرەکان باسکەن ئەو ئەرکە قورسە لەسەر ئەو خەڵکە لاچی. یعنی ئەمە لە دوای کۆرۆنا ئەم قسێ دەرکەوتووە کە مەسەلەن لە کاتی کۆرۆنا تەعزیەش نەبوو، هەچ شتێکی ژڕی نیا و طبیعی بووە فعلا، یعنی چی نەگۆڕی، یعنی بالعکس یعنی خەڵک ئیسراحەتی کرد، خاوەن مردوو خانی و ئیسراحەتی کرد، مەسروفی نەما، زۆر شت هەبوو مەسەلەن لە تەعزیە ئیرهاق دەبوو جەسەدیەن مادیەن ئەوە نەما. باشە مامۆستا لە ڕووی کۆمەڵایەتیەوە ئەم قسەیە لەسەر ئێوە ناکەی وەکو مامۆستایانی دینی خەڵک گەڵن ئەمە شتێکی کۆمەڵایەتیە و خەڵک تیاکۆ بێتەوە و سەرخۆشیەکە و قورئان بۆ مردووە خوێنێ و دوعای بۆکە و ئێستا ئێوە ئەمە نایەڵن ئەمە ڕووکردنە بێدینی نییە؟ بەێ مامۆستا معلومین جەنابتە چەند شت لۆ مردی پێویستە بکرێتن بە پێی سنەتیان بە سنەتی پێغەمبەری صلی الله علیه و آله کە شەرع بەمێ فەرمووە بشورێ کفن کرێ نوێژ لەسەر بکرێت تەشیع بکرێتن. پێغەمبەر فەرمووی هەر کەسێک نوێژ بنێژرێ تەشیعەکە بنێژرێ
پێغمبەر فەرمی صلی الله علیه و سلم هەر کەسێک نوێژی لەسەر جەنازەی کردو لە ناشتنەکەی حاضر بوو 2 قیراتی وەردەگریتن قیرات هەندی چیای حودێقێنی خێری ئەوە واجیبەکەیتی ما باقی تعزیە زمانی پێغمبەری زمانی پێغمبەری کووە تعزیە با ئەمە شوا بکەین چۆن زمانی پێغمبەری صلی الله علیه و سلم بەو شێوەی نەبووە پێغمبەر صلی الله علیه و سلم کە 2 خێزانی وەفاتی کردیە 6 منداڵی پێخۆشخۆی وەفاتی کردیە بەو شێوەی تعزیەی دانەناوە پێغمبەر صلی الله علیه و سلم بەس مامۆستا ئێستا بۆ نمونە لە ئەوروپا ئەبینین حتا لە فلیمەکانیشە لەسەر تعزیە لێ ئەڕۆن هەر کەسێ ئەچێتەوە بۆ ماڵی خۆی دوای ناشتنەکەی لێرە ئێمە زۆر کەس تعلیقیان لێ هێنەڵەن ئەوەنە چونکە دینیان نیە ڕەحم و کۆمەڵایەتیان نەماوە ئەژینە چۆن ئەوە بێ مردوو مامۆستا خۆی لا يكلف الله نفسا الا وسعها يسروا ولا تعسروا ئەو تعزیەی بوویتە بارێکی قورس لەسەر خەڵک یعنی ئینسان وا بکاتن کە تعزیە بەو شێوەیە بەس مامۆستا تعزیە لە ئێستادا هەر ئەوە نیە کە لە مزگەوتە خەڵک دانیشە بە تایبەتی پیاوان لەوانەیە سادەترین شت ئەوە بێت کە خەڵک لە مزگەوتە نە مەسرەفی هەیە نە بەرکەوتنی زۆر هەیە گرفتەکە لەوە کە خەڵک ئەچێتە ماڵەوە لەوێ خێمە هەڵەدرێ چەندین مەنجەڵ گۆشت و برنج و وەکوڵن کەباب و نازانم چی تعزیە ناسم 2 دەفتەری تێ چووە بەێ ئەوە باس لەوە ناکەن هەر باس لە مزگەوتەکەکەن ئەوەش مصیبەتە شتکەیە ئەوە لا تەوعی خەڵکە باشە لە مزگەوت تعزیەنەما لو خەڵک دەستەمالێ یان لەسەر قەبران زۆر جاروە بووە لە تەشیع حازمینە با بە تعزیەی دانانێن خەڵک دەستەمالێ کە کابرا گوتی من تعزیەی دانانێم یعنی مەیە مالێش بار قورسێکە لۆ لەسەر ئەو کابرایی مەسەر ساحب مردوو بارێکی قورسی لە شەشانی ئەوە دەبیتن شتێکی خراپەوە باشە مامۆستا ئێوە بۆ لەم بارەوە فتوایەکتان نییە بۆ نمونە سەلەفیەکان بە زۆری تعزیان پێ بدعایە هەر ناشچنە تعزیەوە کەچی زۆر کەس تعلیقیان تێن یا ڕەخنان لێگرن کە ئەمانە شتێکی نابەجێەکەن نەخیر شتێکی تعزیە نەواجیبە نە سونەتە بەو شێوەی باشە ئەو شێوەی کە ئێستا دەکرێت ئەوە سونەتە نەخیر حەقی تعزیە کابرێت بستە تعزیە نەستە تعزیە لە مردیەکەی ناگۆڕێ باشە بەس ئێوە بۆ لەم بارەوە فتواتان نییە ئیتر ئەوە دەمێنێتە لیژنەی فتووە لەژنەی فتووا با فتوای دەرکەن بەو شێوەیە تعدیلات لە تعزیەکەی بکەن تعدیلات علەقل مەسەلەن تعزیە کوبیتن چبیتن 1 2 3 4 ئەوە بکرێ 1 2 3 4 ئەوە قەدەغە بکرێ وەک چی یعنی مەسەلەن بەڵێ چی قەدەغە بکرێ و چی بمێن مەسەلەن ئەو چی پێشنیارەکەی خۆت یعنی بەو شێوەی نەبیتن ئەو قەڵەباڵغیە و ئەو نان دروستکردنە و ئەو جەنجالیە و مەسەلەن مامۆستا ئەو شارشی گەورەیە پایتەختی هەرێمی کوردستانە ممکنە 10 تعزیە هەیە کابرا بە کابراژیان سوال کرد ئەری ئیشت هەیە گوتی ئەرێ وەڵڵا وەزیفەمەیە وەزیفە چییە گوتی ئەمن لە دوای نێوڕەوە دەبی بچم تعزیان بکەم هەتا ئێوارێ وەختەکەی دەڕوە چەند کارەبا سەرف دەکرێ چەند بنزین سەرف دەکرێ ئیتر جەنجالی دروست دەبی ڕێ دەگیرێتن و ئیتر ئەو شتانە یعنی زیانەکەی پترە لە قازانجەکەی میسالێک لێ جەناب بینم معلومە جەنابی شێخ عەبدوڵڵای شێخ دکتۆر عەبدوڵڵا نەقشبەندی شخصیەتێکی عالەمیە چەند تەلیفاتی هەیە پیاوەکی مبارەک و ئەلی تەخوا بووە کە وەفاتی کرد وەسیەتی کردبوو تعزیەی لۆ دانەنێن مامۆستا مەلا قاسمی زیارەتی پیاوەکی مەشهورە وەسیەتی کە تازە مامۆستا مەلا عەبدوڵڵای هەرتەلی کە مامۆستایەکی زیرەکی شاری هەولێر بوو کوردستان پێش ئەوەی وەفات بکاتن بە 3 ساڵ لەوەی پێشتر گوت تعزیەم زۆر مامۆستایە دەڵێ تعزیەم لۆ دامنێ بەسەر لۆی دادنێن والله على كل ئەوە ئەوی لۆی دادنێ دەبی وەسیەتەکەی تەنفیزکەن وەسیەت باشە مامۆستا بێمەوە سەر لیژنەی فتووە بۆ نمونە ئێستا لیژنەی فتووە زۆر بە ئاسانی با بڵێن شتە خۆشیەکان وەکو شایی وەک ئەمانە یەکسەر تەحریمیەکە ئەی بۆ ئەمە تەحریم ناکەن یانی شوێ حەڵاڵە تۆ ئەم هەموو پارێ ئەم هەموو ئیسراف مامۆستا ئیسراف لە هەموو شتێکی حرامە لە هەموو شتێکی ئیسرافە ئەوجا لە تعزیەبی لە بۆ گواستنەوە بی لە ئەفراح بی
يعني ئیسراف معلومی جەنابەتە جەناب سەید العارفین دەزانن ئیسراف زەرەری زۆرە. لجنەی فتوای کوردستان بە هەمووی بۆ نمونە بێ تەئسیلی ئەم قسەی بەڕێز بکە هەر لە ناحی ئیسرافەوە لە ناحی بڵێن ئازاردانی بەرانبەرەوە کە خاوەنی تازیەکێ ناکرێت شتێک لەم بارەوە خەڵک وا لێ بکەن نەچێ بەلای تازیایان بەڵێ مامۆستا خۆمان ئێستا پێویستیمان بە تەوعیە ئەو خەڵکەی بکرێ ئەوە ئێستا زۆر کەسەیە بۆ نایکن ینی خەتیبەکان زۆر کەسوەیە تەعزیەی بە وەکو نوێژک و فەرزە بە فەرزی هێدا آخر چێ وای لێ کردووە مجتەمع وای لێ کردی بۆ ناڵێن مامۆستایانی دینی وایان لێ کرد مامۆستایەکان ئینشاڵە قسوور ناکەن و دێنە سەر بۆ نمونە با من نمونەیەک بێنمەوە بۆ نمونە لە شاری سلێمانیا خەتیبی گەورەی سلێمانی هەزار ڕەحمەتی لێبێ خەتیب ڕەحمەتی لێبێ زۆر بە یەک قسە بە یەک فتوا تەعزیەی لە چەند لە 3 ڕۆژەوە کرد بە 2 ڕۆژ چاو قاوە و جگەرە و هەموو شتێکی مەمنوع کرد دوایش هەر لە سلێمانیا ئەم 2 ڕۆژش کرا بە ڕۆژێک وەکرا بە 2 ساعت تقریبا ئیتر بۆچی خەڵک بە قسەی مامۆستانی دینی والله ئیتر مەسەلەن تەوعیەی ملت ئەساسە وەختی خۆش لێرە بە ڕەحمەدوی ڕەشاد مفتی قازی هەولێرێ بوو ڕئیس مەجلیس عیلمی ئەمانەی عامی ئەوقاف و عینە قاوە و جغارە ئەو شتە ئەو مەنعی کرد یعنی عالەمەکە بە جۆشی کرد ئێستا قاوە دەدرێن جغارە پێشان لە حەڕەمی مزگەفت جغارە دەچێشرا قاوە دەدرا ئەو ئیسرافە دەکرا ئەو جا دەچوونە سەر قەبران ڕۆژی سێیەم لە سبەینی هەتا ئێوارێ وردە کاڵ بۆەوە باش بەس پێت وانە هەر کۆمەڵگە خۆی ئێستا ئەوە قوبوڵەکە کە تەعزیە نەمێنێ بە تایبەتی کۆمەڵگەی شار کە کۆمەڵگەیەکی قەرەباڵغە کۆمەڵگەیەکی فرەئیشە بۆی ناکرێ ینی ئێستا ئەگەر زۆرمان جۆبینە هەموو تەعزیەک نابێ شوکار بکەین نابێ ڕاستە نابێ بخوێنیتەوە فعل ڕاست حیات ڕادەوەستی حیات ئێستا ڕادەوەستی لۆ مامۆستا کابرایەک تەعزیەکی جەنابەت بە ئۆنلاینێک بە ڕیسالەک بە تەلەفۆنێک تەعزیەک فەرقی چییە؟ بێجگەلەوە مامۆستایی تۆ باسیەوە مەسەن لێرە ئەچێ بۆ سلێمانی لە سلێمانی هەیە بۆ هەولێر لە ڕێگا حادثە هەبووە چەند کەس مردووە لە حادثەی تەعزیەکەی هەولێر لە کاتی کۆرۆناکە هەشتا ئەسڵەن ئەو تەعزیە ئەو کۆرۆنەیە کە لە هەولێر توش هات سەبەبەکەی تەعزیە بوو بەهۆی تەعزیە بوو زۆر ینی ئەوە چی زۆر خراپە مامۆستا ینی بەڕاستی خەڵک لازمە جورئەت هێبی جورئەت ئەخر ئەوە ئەبێ مامۆستایانی دینی جورئەتیان هەبێ یا خەڵکە ئەوا مەکە خەڵک ڕووی ئەگیرێ ڕووگیرە بێ لە ڕووی نایە ئەڵێ من تەعزیە دانەنێ مەڵەن ڕەزیلە ئەڵێن بێکەسە ئەڵێن بە ئینسان لا یخافون فی الله لەومەتە لائیم مامۆستایان بەوا بکەن مامۆستا حەقی وەیە هەموو مامۆستاک بێتە سەرخەت وەزارەتی ئەوقافیش وەزارەتی ئەوقاف ڕێنمایی دەربکاتن بێتە سەرخەت لۆ ئەو مۆزوعی زۆر گەنگە مامۆستا ئەو مۆزوعام دائیمیە هەموو ڕۆژێ تەعزیە هەیە هەموو ڕۆژ تەعزیە دوای وەرە لای تەعزیە ئافرەت ژنان موسیبەتەکە لەوەی زیاترە وەمان جۆ لە دەبی ئافرەتێکی دینن پارێکی زۆر وەردەجار پیاوەکی دێنن ئەو جا پاقلاوەی دێنین تەوزیع دەکەن دەفی لێ دەدەن ئەوەی دەکەن ئیتر ئەنواع و ئەشکال مخالیفی شەرعی ئەو مردیە پێی بەخوا ئەگە مردێزنی با ئەو شتم لەو مەکەن ینی بەڕاستی ئافرەتانیش بوویتە بارەکی قورس ئەرکی وەزارەتی ئەوقاف و لایەنەکانی تر حکوومەت چییە بۆ دەستکاریکردن و گۆڕینی شێوازی ئێستای تازیە؟ ئایا حکوومەت دەتوانێت بە دەرکردنی بڕیار ئەم بوارە ڕێک بخات؟ دەستگاکانی تری کۆمەلگا و خودی خەڵک ڕۆڵیان چییە لە داڕشتنەوەی ڕێوڕسمی پرسە؟ مەسەلەی پرسە لەم ماوەیە ئەوروژێنرێت بۆ ئەوەی کە بەم شێوەی ئێستا بەلایەنیکەمەوە بەم ستایلە و بەم قورساییە پرسە نەمێنێ و ئەزمموی کۆرۆناش باشترین ئەزممونە کە پێمانەڵە نەمانی پرسە هیچ لە دنیا ناگۆڕێ ئەگەر لایەنە ئاینیەکەی لێلا ببیت بابەتی پرسە کە تا ئێستاش خلافێ لەسەرەوەی ئایا هیچ باگراوەندێکی ئاینی هەیە یان ناپرسە بەدەر لەوە پرسە دوو لایەنی تری هەیە بۆ سەر کۆمەڵگا لایەنێکیان دەرونی و کۆمەڵایەتیە دەرونی بۆ خاوەن پرسە و کەسوکاری مردووەکەیە لایەنێکی تر لایەنێکی کۆمەڵایەتیە و ئاکامەکانی پرسە لە ڕووی مادیەوە
لە ڕووی سیلەی ڕەحمەوە ئەمانە ئاعتیباراتی هەمووی ئاعتیباراتی خۆی هەیە بۆیە گرنگە کە لە کاتێکە مامۆستایانی ئاینی ئەغلبیەتیان تاکی دەکەنەوە لەسەرەوەی کە پرسە باگراوەندێک یان بنەمایەکی ئاینی نییە ئیتر ئەو کاتە ئەرکی حکوومەت دەست پێ ئەکا بەوەی کە لە ڕووی کۆمەڵایەتی لە ڕووی دەرونی لە ڕووی مادی چاوخشانەوەیە بە ڕێوڕسمی پرسە بکە لە کوردستان کە گۆڕانکاری بەسەرا هاتووە لە ماوەی ئەم 20 ساڵی ڕابردووە. باشە مەبەستت چییە؟ حکوومەت چۆن ئەتوانێت لەمە دەور ببینیانی؟ حکوومەت چ وەزارەتێک چ مدیریەتێک؟ من پێم وایە پرسە لەبەر ئەوەی کە باڵین ڕۆ چوەتە ناو کۆمەلگا وەکو کللتور و ئەکرێ هەندێک جار وەکو عورفێکیشی لێ هاتووە ئێستا لە ناو کۆمەلگا من پێم وایە بە بڕیارێکی حکوومەت بە خێرایی ئەوە جێبەجێ ناکرێ و ڕەنگە با بڵین بربەست و بزات مەبەست وەزارەتی ئەوقافە؟ نەخێر هەموو هیچ لایەنێکی حکومی ڕاستەوخۆ ناتوانێت بڕیارێک بدا و چاوەڕێش بکاکە خێرا جێبەجێ بکرێ چونکە وەگوتم وەزارەتی ئەوقافە توانێت لە هۆڵی پرسەکانە کە سەر بەخۆیەتی کە سەر بە مزگەوتەکانە ئەتوانێت بڵێ من ڕێگە نادەم لێ پرسە دابنرێ بۆ نمونە ئەتوانێت ئەو بکە بەڵام ئەو پرسانی کە لە ناو ماڵانەدا ئەندێ کە لەسەر جادەکان خێمە هەڵدراوە و جادە گیراوە لە خەڵکی کۆڵانەکان ئەگیرێ قەرەباڵقی دروستە بێ ئەمانە حکوومەت مامۆستا بمبورە پێتوانێت یەکەم شت جارە ئەوەیە کە زەمینە سازیەک بکرێ قەناعەتێک بە ئەو خەڵکە بکرێ کە پرسە نشتێکی دینیە نشتێکی حەزاریە یانی بە تەواوی من مەبەستم ئەوەیە کە بڵێم لەسەر چەند لایەنێکی حکومی پێویستە کار بکەن بۆ ڕێخستنەوەی پرسە چونکە بەڕێی من کەلیمەی قەدەغەکردنی پرسە ڕەنگە تۆزێک قورس بێ لەسەر یعنی لەسەر هەست و بە تایبەتی لەسەر نەفسیەتی خاوەن پرسە ئەکرێ بڵین پرسە وا لێ بکرێت کە هەم زیانی نەبێت لە ڕووی شەریعەتەوە لە ڕووی ئاینەوە هەم زیانی نەبێت لە ڕووی کۆمەڵایەتی و مادیشەوە چۆنیان بۆ نمونە دەکرێت مەسەلا لە زیاتیەوەی کە پرسە دوو ڕۆژدانیشی و سێوەش بە خەڵک میوانداری بکەی لە ماڵەوە نان و چێش دروست بکرێت بۆ خەڵک پارە بە قورئان خوێن بدەی کە قورئان خوێنەکان بەشێکیان بەداخەوە تا ئێستا بە تەندروستی قورئانەکەیش ناخوێنن لە ناو تەعزیەکانە ماندووبوونی خاوەن پرسە لە کاتی وەستان بە پێوە دوو ڕۆژ ئەو گلەیانەی کە ئەکرێت بەڕاستی کە لەسەر پرسە ئەکرێت زۆر بە ئاسانی عیلاج بکرێ وەکو سەرەتا وا پیشانی خەڵکی بدەیت کە پرسە عیبارەتە لەوەی کە خەڵک لە ڕێوڕسمی شۆردنی مردوو لەگەڵ ڕۆشتنی بۆ سەر قەبران و لەوێ سەرخۆشیکردن لە خاوەن پرسە لێرەدا سنووردار بکرێ ئەگەر ئەمە لە حاڵەتێکە ئەمەش نەکرا و ڕەنگە بیان و ئێوە هەبێ بڵێن فریانەکەوتوین لەو کاتە ئەکرێت دوای ئەوە بە تەلەفۆنیان بە نامەیەکی ئەلکترۆنی بەس من بوورە مامۆستا بۆ نمونە ئێستا خۆ تەعزیە هەر ئەوە نیە کە لە مزگەوتە یا لە تەعزیە خانەدانتێ ئەبینین خێمەیەکی دروستە بەلاح لەسەر جاداڵێن ڕێگە لە خەڵکە گیرێ هاتوچۆ قەرەباڵغی دروستە بێ کەس ناتوانێت هاتوچۆ بکە ئەنجا ناو ماڵەکان بە هەمان شێوە ئەی چار ئەمە چاری چیە نەوەزارەتی ئەوقاف ئەوە تەعزیەخانەی داخستە من ئێستا ئەوم بە جەنابەت دوت هەنگاوی یەکەم ئەکرێت بەو شێوەی لێ بکرێت کە خەڵک وات تێبگەێنێت لە ڕێی ئیمام و خەتیبی مزگەوتەکانەوە کە ئەکرێ وەزارەتی ئەوقاف هاوکار بێ و لەو باوەڕێشم وەزارەتی ئەوقاف زۆر بەباشی لەگەڵ ئەم بابەتانە مامەڵەی کردووە لە پێشتر ئەکرێ خەڵک هۆشیار بکرێتەوە کە لایەنە خراپ و باشەکانی ڕێوڕسمی پرسە ئێستا چییە و ئەگەر ئەو هەنگاوانەی بۆ بنرێ بۆ داهاتوو چۆن لە بەرژەوەندی خەڵکە بەڵام ئەبێ وشمان لەبیر نەچێت لایەنی دەرونی خەڵک خاوەن پرسە کە پێی خۆشە بەڕاستی هەندێک دڵدانەوەی بۆ بدرێ ئەوە ئەبێ جێگای ئەوە بکرێتەوە بەڕاستی نابێ بەڕاستی ئەو بابانە هەمووی دابخرێت ئەکرێ لە مەرحەلەی یەکەمە تەعزیە وەکو چۆنی سەر لە سلێمانی و لە هەڵەبجە و شوێنانە تەنها یەک ڕۆژ بێت ئەوەیشی ماوەتەوە بۆ سەر تەعزیە لە ناو خێمەکان و لە ماڵەوە ئەکرێ وەزارەتی کاروباری کۆمەڵایەتی وەزارەتی شارەوانی وەزارەتی ناوخۆ وەزارەتی ڕۆشنبیری میدیاکان ئەمانە هەمووی هاوکار بن لە هۆشیارکردنەوەی خەڵک بۆیە من تاکی دەکەمەوە بەبێ هۆشیارکردنەوەی خەڵک بەبێ ئامادەکاری بۆ ئەم پرۆسەیە کە ئێمە قسەی لەسەرەکەین زەحمەتە ئێمە بمانەوەیان خاوەن تەعزیە با بڵێن ئێستا گەلی کوردستان بە نمونە بێنینەوە
بەلانی کەمەوە لە 150 کەم دەستە بەمانای لە چینی ناوەڕاست لاوانە زیاتریش ئەوەنش ئەوەی تریش هەژارە ئەم لە بواری ئابووریا پشت هێشتێنرێ مجارە کەسیش یارمەتی نایە ئیتر خەڵک بۆ پێی ناخۆشە مەگەر دەوڵەمەندێک پێی ناخۆش بێ کە پارەی زۆر و ئەوێ کەشخە بەسەر و عالەمایە لێ بە دەتوانێت ئەوە شوە ڕاستە بە تاکید لە ڕووی مادیەوە خاوەن پرسە بە تایبەتی کەسی کەم دەرامەت هەژارەکان زەرمەندی یەکەمە بن کاتی خۆی پرسە هیچ ئەرکێک لەسەر خاوەن پرسە ناکەوت بە تایبەتی لە گوندەکان کە بەڕاستی من خۆم شاهدم لەسەرەوەی کە چەندین پرسە بینیوە خاوەن پرسە حقی هیچ شتێکی نەبووە هەمووی خەڵکی گوندەکە کردویانە ئێستا ناچاری پارەی قورئان خوێن بدەی ناچاری کە میوانداری ئەو خەڵکە بکەی کە ڕەنگە هەندێکی لە دوورەوە هاتووە هەندێکی هەر کەسوکار و خەڵکی نزیکە ئەبێ بمێنێتەوە لەوێ ئەگەر بێت و هاوکار نەبن ئەوە لەوێ فعلەن خاوەن پرسە باش مامۆستا تەعزیە دوو دەفتەری تێبچی ئەمە تەعزیە یا کارەساتە نا بە تاکید لە ڕووی مادیەوە من یەکێک لە هۆکارەکانی ئەوەی کە باسی لێکن ئەڵێن پرسە ئەبێ سنووردار بکرێت لایەنە مادیەکەیەتی ئەبێ ئەو لایەنە مادیە ئەو ئەرکە مادیە کە یەکەوێتە سەر خەڵک نەمێنێ بەڵام من لە جەنابتی ناشێرمایەوە خەڵکێک هەیە کە هەر حەزی لە پرسەیە حەزی لە دانانی پرسەیە ئەوە یعنی بە پێچەوانەوە ئەوەیشی بەشدار نەبێت گلەیەکە تەلەفۆن ئەکا بۆ ئەوەی کە چۆن بۆچی ئامادە نەبووە بەس من حەزەکەم نمونەیەک بۆ جەنابەت بێنمەوە کاکسۆران من کاتێ باوکم وفاتی کرد تەنیا ئەو کەسانم لە بیرە کە لە مزگەوتەکە لەگەڵ وەسا بوون کاتێ تەرمەکەیان ئەشت زائیدەن ئەوەی کە لەگەڵ ما هاتن بۆ سەر قەبران و لەوێ وەسان تاک و ناشتمان من ئەوانم هەموو لە بیرە یەک بێ ئەو کەسانی کە لێون لە بیرمە بەڵام ئەو سێ ڕۆژەی کە دانیشتین لە تەعزیە بڕوات بێ من نیوەی خەڵکەکەم بیر نایە کە چیە هاتووە بۆیە هەر لە ڕووی دەرونیەوە ئینسان ئەوەی پێخۆشە کە لە کاتی شتنی تەرمەکە و نوێشکردن لەسەری و لە ناشتنە ئامادە بن وەکو ئەرزم کردی پێم وایە پرسەی ناو مزگەوت زەرەری زۆر نەبێت لە ڕووی تەندروستیشەوە لە چاو ئەوەی کە ئاچیتە ماڵەوە چوەک خواردن چوەک ئەو خێمەیە کە دانرێت چوەک پرسەی ژنان خۆ ئەمە ئەولانە گرنگش هێمال نەکەین کە ژنانیش کۆمەڵانێکی زۆر بێکە ئاچن هیقاعەت و نوکتە بازی خۆ تەعزیەیان بیر نامێنێ ئەوانیش تقریبا کاک سۆران من ئەتوان پێت بڵێم پرسەی ناو مزگەوتەکان کۆنتترۆل کراوە بە ڕێژەی لە 180 بۆ 90 کۆنتترۆل کراوە لە هەموو ڕوویەکەوە لە ڕووی تەندروستیەوە لە ڕووی ئابوووریەوە لە هەموو ڕوویەکە کۆنتترۆل کراوە لە ڕووی کاتەکەیەوە کە چەندێک بێت کۆنتترۆل کراوە ئەوەی کە گرفتە بەڕاستی ئێستا و کە ئێمە ئەبێت قسەی لەسەر بکەین بەڕاستی ئەو تەعزیانەیە کە لە دوای مزگەوت هەیە دیارە بەشێکی زۆری مزگەوتەکانی کوردستان شوێنی ژنانیان نییە قاعی ژنان نییە بۆ تەعزیە بۆیە ئەوانە ئەچنە ماڵەوە یان ئەچنە ناو خێمەیەک لە خێمەیەکە هەڵیەدەن کە ئەوە ئەنواعی ئیسراف و ڕەنگە قورئان خوێندنی غەڵەت و هەندێک ڕێوڕسم ئەکرێت کە بەڕاستی ئەوە نە لە ڕووی شەرعەوە نە لە ڕووی کولتورەوە دەوری مامۆستایانی ئاینی بە تایبەتی خەتیب و بانکخوازەکان نازانم دەوریان سنووردارە بینم لەمە وایە من پێم وایە گۆڕانکاریی گەورە هاتووە لە کابینەی چوارەمی حکوومەتەوە کە من لەو کاتا پرۆسەی دەستپێکردنی گۆڕانکاری لە پرسا دەستی پێکرد و من یەکێک بووم لەوانی کە بەشدار بووم تایە تا ئێستا گۆڕانکاریی ئێجگار گەورە هاتووە بەسەر بۆچوونی مامۆستایانی ئاینی کاتێ پێشتر ئێمە ئەو تەرحەمان کرد زۆربەی مامۆستایانی ئاینی لەگەڵ نەبوون ئەیان وسیلەی ڕەحم نامێنێ ئەو کۆبوونەوە کۆمەڵایەتیە و ئەو کللتورەی کە هەیە نامێنێ بەڵام ئێستا دوای هاتنی کۆرۆناوە ئەم بارودۆخی ئێستا هەیە من ئێستا هەستەکەم مامۆستایانی ئاینی لە پێشن بۆ ئەوی کە داواکەن کە تەعزیە نەمێنێ یاخود سنووردار بکرێ بۆ شێوە نەمێنێ کە ئێستا هەیە. ئەمڕۆ مەراسیمی پرسە کەمتر ڕۆڵی هەیە لە سوکردنی باری قورسی لە دەستدانی ئازیزان و وای لێ هاتووە بارگرانی ئابووری و کۆمەڵایەتی زیاتری بە دوای خۆی داهێناوە هەر بۆیە دەبێ هاوسەنگی دروست بکرێت لە نێوان بوارە کۆمەڵایەتی و دەرونی و ئاینیەکە